مشتری ناتانی بپڕتەوە یعنی دوونێکم هەریەکە کەتە ناوە قۆرتەی پڕ ئاو بکەتە نایە بەخوای وەڵی داواکاریم ئەوەیە کە زوو لۆمان تەواو بکەن ڕەحمەت لە بابیان وەڵی نۆژەکردنەوەکە زۆر تاخیرە بەجددی ئەم شاشکە بەخۆش دەبینی باشە یعنی ئیشی دوو مانجی بە ئیشی دە ڕۆژی بە دوو مانجی تەواو دەکەن یعنی زۆر تاخیرە وەزاکەیان زۆر گەورە کردیە بەخۆی هاانە باز هەر دەستیان خۆشبی هەریقی دادەنینەوە باشە لە بازارێ واتە سیستەمی ئاگرکوژێنەوە وڵی سیستەمی ئاگرژێنەوەی دادەنن بە زۆر تاخیر دەکەن ناڵی خەڵکەکە کاسبی بکاتن یعنی ئیشی دە ڕۆژی دەکەنە دوومان وەڵی داواکاریم ئەوەیە کە زوو لۆمان تەواو بکەن ڕەحمەت لە بابیان وڵا زۆر تاخیر یعنی ئەگە دەبینی مشتری ناتانی بپڕتەوە یعنی دوونێکم هەریەکە کەتە ناوە قۆرتەی پڕ ئاو بکەتە نایە بەخوای پیرەمێر دەگو کەتە نایە یعنی بە زۆر دەرماینە زۆر یعنی وەزعەکان تێگرێ ئەو هانێکەوە هان لێ کردیا ماوەی چەندە خەریکی نۆشەرکردنەوەی لە بازار پێش ڕەمەزانەوە خەتیان لێدایە 4 مانگە خەتیان لێدایە تازە دەست پێ دەکات 4 مانگە خەتیان لێدایە تازە دەست پێ دەکەن دوکاندارەکانش قوبور دەکەین هیچ مشکلەمان نییە وەڵی ئێمە چی دەڵێن دەستیان خۆشبیتن ئیشێکی باشیان کردیا نۆژەنیان کردەوە ئەولایە کامل نۆژەنیان کردۆ لە سەیسابی خۆیان وە قەرەبووشیان وەگرتیا